وڵا خۆزگە ئەو حیزبە کوردستانیانە بڕیاری بایکۆتکردنیان نەدایە، هەرچەندە پێم وابێ ئەوان پێشوەختە ئەو بڕیارانەیان داوە و ئەمڕۆ دەرەکەوەی چێ لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ فەرمانبەران هەیە و کێش لە دەرەوەی ئەو یەک ریزیەیە، بۆیە یەک ریزی و یەکدەنگی زۆ گرنگە لە ئێستاە. موچەی خەڵکی کوردستان بەگشتی بڕاوە، هیچ چینێکی دیاریکرا و هیلایەنێکی سیاسی نەبڕاوە، بۆیە ئەوەی کە حکوومەتی عێراق بەرامبەر بە خەڵکی کوردستانێکە بەرامبەر بە تاک بە تاکی خەڵکی کوردستان کردوێتی، بەرامبەر بە حیزبێک نییە، بەرامبەر بەلایەنێک نییە، بۆیە تەنها پارتیشە داکۆکی سەرسەختی مافڕەوەکانی خەڵکی کوردستانە. دڵنیاین جەنابی سەرۆک بارزانی بە سیاسەتی حەکیمانی خۆی وەک چۆن لە ڕابردوو لە هەموو کێشە و تەنگ و چەڵەمە سیاسەکانە سەربەرزانە لێ دەرچووە، لەم قەیرانەش دەرەچین و دڵنیاین لەگەڵ بە بڕیارێک دەرەچێت سەرکردایەتی سیاسی کوردکە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان.